شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. ڕەمەزان مانگی قورئانە، مانگێکە کە تێیدا مزگەوتەکان دەڕازێنرێنەوە بە جوانترین خوێندنەوە بۆ قورئان لە تەراویحدا و لە نێوان نوێژەکاندا. ڕۆژەوانان بەرەو قورئان دەچن تا خەتم لە دوای خەتم قورئان تەواو بکەن. پێشینەکان سوور بوون لەسەر زۆر خەتمکردنی قورئان لە ڕەمەزاندا، وەک شوێنکەوتەی پەیامبەر درودی خوای لەسەر بێت. کاتێک جیبریل هەموو شەوێک لە شەوەکانی ڕەمەزان دەگەیشت بە دیداری پەیامبەر و قورئانی فێر دەکرد، و هەندێک لەوان هەبوون کە بە 7 شەو جارێک ختمێکی دەکرد، یان بە 3 شەو جارێک، یان هەموو شەوێک جارێک. زۆهری کە دەگەیشتە ڕەمەزان دەیگوت بە دڵنیاییەوە ڕەمەزان خوێندنەوەی قورئانە و پێدانی خواردنە، چونکە بە دڵنیاییەوە قورئان و ڕۆژوگرتن شەفاعەت دەکەن و شەفاعەتیان وەردەگیرێ. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور